سڵاوی خۆی گەورەتان لێبیت خوشکان و برانی بەڕێزم گەڕینەوە لاتان ئەمڕۆکەش لە گەڵ ڤیددیوەیەکی تردا پرسیاری ئەم جارە دەڵێت ihr Pkw hat einen Motorschaden und soll mit einem Abschleppseil abgeschleppt werden. Was müssen Sie beachten? سیارەکەت تێکچووە و خەلەلەکەش لە مەچینەیدایە واتە کێشەی مەچینەت هەیە مەچینەکەت تێکچووە مەچینەی سیارەت و دەبێتن ڕابچێشتێت ئەوجا ئەو ڕاکیشانەش بە ئەپشلێپسئایلە ئەپشێپسئایل لێرەدا مەبەستی پەتە مەبەستی زنجیرە مەبەستی بارحاڵ ڕاکێشانە بە ئاسنێک هەر چۆنێک بیتن دەبێت ڕابچێشرێتن ئۆکەی لەو حاڵەتەیدا دەبێت چ بکەی ئاگداری چبی وەڵامەکان یەکەم ein defekter Pkw mit Lenkunterstützung lässt sich schwer lenken ئۆتۆمبیلێکی تێکچوو کە خەلەلی هەیە سوکانەکەی چکە مەچینەکە ئیش ناکاتن مەچینەکەی تێکچوو مشکلەکە لە مەچینەیە سوکانەکەی بە زەحمەت هەڵسکەوتی لەگەڵ دەکرێت سوکانەکەی بە زەحمەت دەسوڕێنرێتن بەڵێ ڕاستە لەبەرەوەی سوکان پەیوەستە بە مەچینەوە ئەگەر مەچینەش ئیش ناکاتن لەو حاڵەتەی سوکانەکە زۆر بە زەحمەت حڕەکەی پێدەکرێت کەواتە وەڵامی یەکەم ڕاستە دووەم zum Abschleppen eines PKWs wird mindestens die Fahrerlaubnisklasse BI benötigt. ئەگەر بتەوێتن سیارەی ڕابچێشی دەڵێ بەلای کەمی پێویستت بە ئیجازەی یاخود مۆڵەتی شۆفێری کلاسە BI هەیە نەخێر ئەوەیان غەڵەتە سێمیشان beim Abschleppen eines Elektrofahrzeugs müssen die Vorgaben des Herstellers beachtet werden. گەر بێت و سیارەکە کە کارەبایی بیتن پێشەوەی کەوا سیارەکەی ڕابچێشین دەبێت زانیاری دەربارەی سیارەی کارەبایی دەربارەی ئەو کاتێکەوە سیارێک کارەبایی لە دوو خۆڕادەچێشی زانیاریمان هەبیت معلوماتمان هەبیتن دەربارەی سیارەی کارەبایی واتە یەکسەر قۆڵی بەرهەڵ نەکەین و لە دوو خۆمانی ڕابچێشین نەخێر نابیتن بە بێ معلومات بۆ چونکە تایبەتمەندی جیاوازتری هەیە بۆیە وەڵامی سێمیش ڕاستە لێرەدا لەو پرسیارەی تەنها وەڵامی یەکەم و وەڵامی سێم ڕاستن سەرکەوت و سەرفراز بن تکایە لە دوعای خێربێ بەشمان مەکەن دەتوانن فۆلۆی ئەکاونتەکانمان بکەن لە سناپچات لەگەڵمان بن ڕۆژانە بە ڤیددیۆی نوێ بە ڤیددیۆی زۆر جیاواز لەگەڵتان دەبین سەرکەوت و سەرفراز بن